دیارەکە حکوومەتی یاریمی کوردستان ئەوێت باڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراق و پابندکردنی حکوومەتی عێراق بەڕێککەوتنەکانی نێوانیان وا بکات کە کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت کە زیاتر لە 2 مانگە ئەم بابەتە لەلایەن عێراقەوە ڕاگیرەوە موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان نانێردرێت. بەڵام ئایا حکوومەتی عێراق چه جۆرە ڕێککەوتنێکی دەوێت؟ ئەوەی کە ئەیکات بە سیاسیکردنی موچەی خەڵکی کوردستان لە چه یاسایەکدا حکوومەتی عێراق ئەمە جێبەجێ دەکات. لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە زیاتر قسە دەکەم بەڕێز مؤەید تەیەب نووسەر و سیاسەتمەدار کە لەگەڵم دەبێت. بەڕێز مؤەید سپاس کە لەگەڵ کوردستان 24 حکوومەتی عێراق چه جۆرە ڕێککەوتنێکی لەگەڵ هەرێمی کوردستان دەوێت لە کاتێکدا یاسا هەیە دەستور هەیە ڕێککەوتنیش کراوە بەڵام پابەندی هیچیان نەبووە. بله سپاس سلااف بووە سلااف بۆ بینەرن هێژایان کوردستان 24 ڕاستی ئەگەر ئەم بەرێ خۆ بدەینێ ئەم هەمی دزانین کو هەفتەی سەدێ ئش خەلکێمە بژین سەر موچەی دژیت و ئەو موچێ وەرگیرژی بەلکی حتا سەری هەیوێت تێرانەکێت ئێدی وەختێ بێ موچێت بینتن ژیان ڕاوستتن نەتەنێ سەر موچە وەرگیرە بەلکی دوکاندار و هەمی بازار ڕاوستێت ئەم هەمی دزانین ئەم هەمی الوی وڵاتی دژین و ئەم دزانین کوچێ کاریگەریەکە مازنە ڕاستیژی ئەوە حکومەتێت بەرینکە بژین هەمی تشتەی دیەل کورداکرینە بەس کۆگی هەشتە ڕسقی واژی و نانی واژی ببڕتن ئەوە بخۆ ئەوەش داهێنانە عێراقا پشتی کەتنا سەدامی بووە بەری هینگێ تشتێ وسا نەبووە. بێگومان حکومەتە هەرێما کوردستانی هەر کەسێکی دی پتر پێت ئێشتن کۆ خەلکێمە بێموچە بمینتن بەلکی حکومەتە بەغداهای ژێنینە کانێ ئەم بێموچە بمینین بەلکی ئەنقەز جوەتکێتن لە حکومەتە هەرێما کوردستانی دەستپێکی و حەتانێکە یا پێوەک و ئەف کێشەیە بێتە چارەسەرکردن ji bo ku موچێ خەلکی هەرێما کوردستانی باشە بەڕێز مؤەید بۆچی حکوومەتی عێراق بەردەوام پرسی موچە و ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە کاتە هەستیارەکاندا بە سیاسی دەکات؟ ئامانجی چییە؟ بەێ ئەو خۆ ئەگەر دەرفەتێ بدەیە من ئەس چێم باگراوندێ vê کێشێ باش زەڵاتکەم بداتا و تاریخ jî سەرکردایەکی شیعەک و بەشدار بووە داڕشتنا دستوری دا سەر تەلەڤیزیۆنێ مەبخۆ دیتیە گوتیە ئەو دستورێ نکێ هاتیە سەپاندن بۆ عێراقێ ئەو ناوێ سەپاندن بێژت ئەو دستور کوردان سەرمە سەپاند بوو یعنی شیعە ئەف دستور vî rengîne digiya وەختێ پرسیارژێ کردی بۆچی وە قەبیل کرد گوتی ئەم نەچار بووی قەبیل بکەین سنا خۆشبەرهاوێت بوو ئەمریکیا پشتا داخوازên Kurda digird wekî dî jî gotî wextê şandê Kurd hatî du serkirdeyên dîrokî du serkirdeyên xudan ezmûn mebesta wî cenabê Serok Barzanî bû cenabê rehmetî Mam Celal bû bijît ew şareza bûn wana dîrokeka dîro dirêja digel danûstandinê hey îtîrafa wî ku Kurd gele zîrek bûn danûstandinê da û danûstandinê da serketin min gelek ca gulê Kurd bêjin em her car ser mêza danûstandinê têne doran wenîne rastî jî Kurd zîrek bûyne danûstandinê da bes tiştê ji bîra me neçitin mesela layenê bihêz û layenê bihêz meseleyeke diye hey ku deselat pitir destkê daye yani em hemî dinya hemî zanit îranî gelek şarazane danûstandinê da çend sala danûstandin kir lê serkeftin neîna em zanîn ku dîmahî çawa hat êdî gelek ca min gulê bit xelkê gazin da şmetket şandêt metket ku nezanin û neşiyayîne danûstandinê serkeftî bit ew qet wenîne îtîrafa hevrikê me dibêjit danûstankarekî gelek zîrek e bes wextê wereqê pêstir destê layenê te hevrik dabin dû wextî da ewan heta rontir jî behs kir gotî wextê em neçar bûyn daxwazê Kurda bi cih bînîn gotî me du rêk dîtin rêkek
ام دی پرانی بین حکومتی دا، ام دی پرانی بین پارلمانی دا، ام دی پرانی بین دادگاه فدرالی دا، ام وانا بجه ناکین بس در تمام کم و دیتنا خو بجت لایانی دوی کارتا دوی مبکار اینای ما گوتی ام دینا کوکی کهونه کردانی که کرد ایک دنگین ایک هلوستن ام در سروری کار که این ناکوکی بکنه نافخوی کردستانی دا هریم کردستانی دا و وی رنگی ام دشین او تشتی ما سوز دا وانا ام جهنینین یعنی اگر سرکی اوه بویا از هر ریکفتن اکاد گل حکمتا بغداد وی کاودادی دا درسته بلا مجیش بوکو موچه بین دابین کرن بلا ریگ بکوند گل وقتی مجی ویا وکی وانا ام خوشی وکشین ام هنگی خوشی وکشین یعنی ام همان تکتیک واب کار بینی باشا برز موید اوی که استا حکومتی فدرال برانبر با هرمی کردستان دکات بپیچوانی ریکوتن و یاسا و دستوری که جنابیشت باست لی وکر بلام حکومتی هرم سرجم پابندیکانی خوشی جێبەجێ کردووە داوای ڕێککەوتنێک دەکات کە ئیترمە ڕێککەوتنێکی کاتی نەبێت پێت وایە حکوومەتی هەرێم چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ ئەم جۆرە سیاست و هەڵسوکەوتەی بەغدا بکات بله پراستیجی اگر بجین وقتی ام بحثا ریکفتنیت که نابرا دلایانه دا اگر نیتت پاک نبن همی گاوات شید او ریکفتن همی گاوات شید دیماهی بیتن و عراق دیرو که دیرو دریجات شکاندنا ریکفتنا دا هی چه دیگل بزاوا رزگاری خوازا کردستانیش بیانا ازده آداری بگیرش بیانا 29 حزیرانی و حتی دیماهیه ام وید بزانین ام همبر لایانکی کو نجه باوریه نیت پاک نینن جبویجی تنیا کارتا فشارما او اکلوستیا کردانه اف پرتوازیا افروکه ناف هرما کردستانی دهی اوتنی هاریکاری وانا کو چره کفتنا بکار نیند و روش بروجه مرجن ماستر دانتن جبو کو خلقی ما او به هزرینه کو خلقی ما دی دماهی که دی رابنو دی بجین دجی حکمت آخو راوستن اما هنه ابا بجین یه ریحانا وانا اوه جبوه جی برسوا وانا شمیه باشتر کو هزین من سیاسی برپرسیار بنو و برپرسیار دیروکی سرمل خو قبیل بکن و ایک دنگ بنش بکو بشین مافن خلقی هرما کردستان دابین بکن باشه زور سپاس دکم برزم آیه طیب نوسر و سیاست مدار لدهوکا و لگلم